بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش بێ و هەمیشە شاد و کامەران بن. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەمەوە. لە باسوخواسی ئەمڕۆماندا باز لە کۆمەڵگە لە نێوان سیاست و ڕاگەیاندندا دەکەین تا دێ دۆخی سیاسی یا ڕەوشی سیاسی و ڕەوشی سیاسی کۆمەڵگە بەرەو ڕەوشێکی نالەبار و ئاڵۆز هەنگاو دەنێ و ڕەوشە سیاسی ئاڵۆزەکەش کاریگەری لەسەر هەموو کایەکانی ژیانی تاکەکان دروست کردووە هەر لە لایەنی کۆمەڵایەتیەوە بگرێت تا دەرونی هەر تاکێک ڕەوشە سیاسیەکە بە باری تێکچوون و زیاتر خراپبوونی کاریگەری بەسەر تاکەکانەوە جێهێشتووە. دەپرسین هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە کێ بەرپرسە لە خراپبوونی دۆخی سیاسی لە هەرێمی کوردستاندا؟ ئایا گونجاوە یامڕێی تێدەچێت بە خراپبوونی ڕەوشی سیاسی لە هەر کۆمەڵگەیەکدا ڕەوشی ئارامی و دەرونی و کۆمەڵایەتی تاکەکانیش خراپی و نەئارامی ڕووی تێبکە؟ سیاسەتێکی دروست کە مای ئارامی و حەسانەوە و خۆشببختی بۆ تاکەکان بێ کامەیە؟ هۆکاری ئەوەی کە ساڵ بە ساڵ و ڕۆژ بە ڕۆژ ڕەوشی سیاسی لە هەرێمی کوردستاندا بەرەو خراپی و بەرەو دواومان دەباهی ئەوەیە کە ئێمە لە سیاست نازانین و نازانین سیاستمان کردووە یام پەیوەندی بەچیەوە یام سیاست هەر خۆی ئەو دیوە ناشرین و قێزەونەی هەیە کە ئەبێ هەمیشە مای ناڕەحەتی و چەرمەسەری بێ بۆ تاکەکان. ڕۆڵی میدیا و ڕاگەیاندن لەم ڕەوشە نالەبارەدا لە خوڵقاندنیدا یا لە برەودان و کەمکردنەوەی ئەم ڕەوشە ناهەموارەدا چییە؟ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری زۆر بەڕێز مامۆستا پەیوەند عومەر نووسەر و ڕۆژنامە نووسم کردو. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. مامۆستا دۆخێکی ناهەموار ڕەوشێکی سیاسی ئاڵۆز و ناخۆش دەبینین و بە چاوی خۆمان وە کۆڵێ ئەیبینین و ڕۆژانە مامەڵی لەگەڵاکەین. هۆکاری دروستبوونی ئەم ڕەوشە بۆچیە گەڕێتەوە؟ بەناوی خوای گەورەی میهرەبان سوپاس بۆ جەنابت و سوپاس بۆ بینەرانی خۆشەویستیش. هیوادارم قسەکردنێ وەکو چۆن هەتوانێگە خەیتە سەر برینێک واتە قسەکردنمان قسەی هەر قسە نەبێ و قسەکردنی ئێمەش جارێک کە ئەم ڕەوشێکی ئێستا لە هەرێمی کوردستانەیە بە تایبەتی ڕەوشە دەرونی و ئەوەی کە پێگوترێت سایکۆلۆژیەکە هیوادارین ئێمەش نەبین بە ینی قسەکردنی ئێمەش نەبێ بە مای ئەوەی کە جارێک کە دڵی ئەو جۆگرانەی کە یاخود بە ئەوڵێن ئەو بینەرانی کە ئێستا جۆمان لێگرن جارێک کە دەرونیان بریندار بکەین. بەڕاستی ینی ئێستا قسەکردنیش بە خۆی هەستیارێکی زۆری هەیە و قسەکردنیش بەرپرسیارەتێکی گەورەیە بە باوەڕی من لە ئێستای کۆمەلگای ئێمە چونکە کۆمەلگای ئێمە ئێستا بە ڕەوشێکی زۆر خراپی دەرونیاتی ئەپەڕێەوە با ئاڵێن ینی دەکرێت بگوترێ ڕەوشی هەرێمی کوردستان لە ڕەوشێکی گشتی تازیەباریە چێ وەکو ئێمە لە هەمومان لە پرسیای بین چۆن ینی لە پرسیان مرۆڤ ئەبێ زۆر بە هەستیارانە قسە بکەوە بزانێ ئەڵێ چی. من باوەڕشم وایە لە هەرێمی کوردستانە قسەکردنیش بۆ خۆی غایە دەرەجە مەسئولیەتێکی گەورەیەوە بێ بزانی باسی چیەکەی. ڕاستەکەی ینی ڕەنگە بینەری ئێستا بڵێ بۆچی ئەم بەرنامەیە قسە لە ڕۆڵی سیاسەتەکە. من ئەمەوێ ئیشارە بە شتێکی گرنگ بکەم. ئەویژەوەیە لە کتێبی کلک بڕاوەکانی عەزیز نەسینە چیرۆکێکی زۆر گرنگکەیە. ئەویژەوەی ئەڵێ ئەگەر باسی ئەوە بکەین کە لەم مانجی تەمووزەیە دنیا گەرمە دیسانەچێتەوە سەر سیاست واتە ئەو کاتی کە سیاست ڕۆڵی سیاست باوا بڵێن ئەبێ بە ڕەشماڵێکی گەورە و ئەبێ بە خێمەیەکی گەورە کۆمەلگا هەمووی داپۆشێ ئەو کاتە هەموو ڕووداوەکان سیاست دروستیەکەن واتە ئێمە کۆی جموجوڵی کۆمەلگا ئەو کاتە لە هەموو پێدراوەکانی ترێ سێنرێتەوە وەتیایە غایە دەرەجە سیاست لەو کۆمەلگایە وەکو باڵۆنێکی گەورە فوتی ئەکرێ و سێبەر بەسەر هەموو کۆمەلگایەکە کەواتە بەدەست ئێمە نییە کە ئەمانەوێ باس لە دۆخێکی کۆمەڵایەتی یای ئەلامی بکەین دیسان ناچارین بۆی کە بچینەوە بۆ سەرچاوە سەرێکی و بکەرە سەرێکەکەی کە بریتە لە سیاستکردن. بەڕاستی ئەوەی کە لە هەرێمی کوردستانە ڕووی داوە و ئەوەی ئەو دۆخێکی ئێمە ئێستاتیایەژین زۆر زەحمەتە ینی کەسێک بێ بتوانە بیخاتە ژێر پێناسەیەکەوە بیخاتە ژێر پێوەرەکەوە پێ بگوترێ ئەم دۆخە لەم کاتەیە بەم شێوەیە پێناساکرێ. دۆخێکەیە لە هەرێمی کوردستانە غایە دەرەجە ینی بە ئاوا بڵین دۆخێکی بیمار و دۆخێکە کەتیایە ینی دڵ و دەرونی ئێمە وەکو وتم دڵ و دەرونێکی ڕووخاوە باسەڕەحەت بڵێن ینی دڵ و دەرونێکە کە ئەمەنە خەمبارین ئەمەنە بە ئاوا بڵێن تازیەبارین کە ئێمە بەس خەمەتوانێت پێناسێمان بکە. تۆ سێریکە ینی ڕاستە ئێستا شکستێکی سیاسی لە هەرێمی کوردستانە ڕوویاوە
و لەگەڵیش شکستێکی سەربازیش هەیە بەس ئەمە تەجاوەزی ئەوەی کردووە کە دۆخەکە بەهر بەوەنە لێ بگەڕێن بڵێن کەمە شکستەکە سیاسیە یاخود شکستەکە سەربازیە تۆ سەری دڵ و دەرونی ئێمەکە لە هەموو ڕوانگەکانەوە یعنی خۆزگە ئێستا ئێمەمانتوانی ینی گوێ لە کۆمەڵک لەو شۆفێرانە بکەن کە لەسەر شقام دێن و دەچن بە تایبەتی ئەوانەی کە باوا بڵێن پاس و هەروەها تەکسەکان لێخڕن بزانە بە چ قەسوەتێکەوە بە چ خەمباریەکەوە بە چ نائارامیەکەوە بە چ تووڕێیەکەوە ڕاستەکەی سیارەکانیان لێخڕن خۆزگە بمانتوانێت هەموو خێزانەکان بگەڕین بزانین کە ئێوارە نەچنەوە سەر سفرەکانیان بە چ بێتاقەت و بە چ بێزاریەکەوە تەنانەت ئیشتهای خواردنیشیان نییە یاخود بە خۆزگە مانتوانی بچین بە بازاڕەکان و پرسیار لە کڕیار و لە فرۆشارەکانە بکەین بزانین دۆخی ئەوان چۆنە لەبەرەوە بەڕاستی ئەم دۆخێکە لە هەرێمی کوردستانە ڕوویاوە دۆخێکە تا بڵێ دەردەدار تا بڵێ بیمار لە هەموو ڕوانگەکانەوە ینی تۆ سەیریکە ئێمە لەو ڕوانگانەوە کە ئەگەر سەیری بکەین ینی هەرێمی کوردستان وەکو وایە لە ماروپەیژەیەکە لە نزیکی کۆتایی مارەکە قوتیا بێتەوە هات بێتەوە بۆ خاڵی سفر ینی ئێمە شین بۆچی بکەین بۆ کارتە سیاسیەکەمان ئەو سیاسەتی کە لە هەرێمی کوردستانە ڕوویە ئێمە بە خۆمان نەزانین کە هەرێمی کوردستان ینی لە ڕوانگەی سیاسیەوە گەشەیەکی گەورەی کردبوو ئەم باوا بڵێن ینی ئەمەی کە لە هەرێمی کوردستانە پێکوتە سیاست و حکومڕانی لە وڵاتانی تریش وەکو دیفاکتۆیەک حسابی بۆ کرا وەکو بەدیلێک حسابی بۆ کرا بیرمان نەچێت ئەو کاتانەی وەفدەکانە هاتن بۆ بەغدا ئەگەر پێشنیوەڕۆکەی لە بەغدا بوو دوانیوەڕۆکەی لە هەرێمی کوردستان و لە پایتەختی هەرێمی کوردستان لە هەولێرە بوون باشە ینی هەرێمێکی کوردستانی بەهێزمان هەبوو لە هەموو ڕوانگەکانەوە لە ڕوانگەی سەربازی و سیاسیەوە لە بەرامبەر چیا لە بەرامبەر بەغدایەکی لاواز بەڵام ئێستا ئێمە سەیرەکەین ئەم کارتە سیاسی ئێمە کارتێکی زۆر لاوازە یعنی ئێستا ئەبێ ئێمە بڵین هەرێمێکی کوردستانی لاوازمان هەیە ئەیبینەوە بەبەردەم بەغدایەکی بەهێز کەواتە ئەمە لە ڕوانگە سیاسیەکەوە لە ڕوانگەیە نەتەوەیەکەوە یعنی کە ئەمە بەڕاستی ینی بەئاوا بڵین خەڵکی هەرێمی کوردستانی زۆر بێتاقەت و بێزار کردووە ئێمە ئازانین لە مێژووی نزیکەی 100 ساڵی ئێمەیە لە سەردەمی پێش شێخ مەحموود و دوای شێخ مەحموودیش ئەمەی کە پێکتر کارتی نەتەوەیی هەمیشە چاوەڕوانی ئەومان کردووە کەم کارتە بە بەهێزی بەکاری بێنین لەحزەیەک هەبێ کە ئێمە بتوانین ئەم کارتە نەتەوەییە کە بەکارمانهێنا بمانگەهێنێ بەسەر بەخۆیی بەس تۆ سەیرەکەی لەم لەحزەیە ئەم کارتەشمان لە دەست دەرچوو یعنی ئێمە زۆر بە ئاسانی ئەم کارتەمان هەڵبڕیوە ئەم کارتەمان سووتان یعنی بەشێک لە خەڵکی هەرێمی کوردستان بەشێکی زۆری خەمی ئەوەیەتی کە ئەوەی کە ئێمە بەدەستمانەوە بوو کۆ چاوەڕێمانە کرد و چەند ساڵە ئیشی زۆری تیاکراوە هێزە سیاسەکانی ئێمە زۆری نیان چاوەڕێ ئەوە بوون کە ڕۆژێک لە ڕۆژان ئەم کارتە بەرزکەنەوە و بڵێن لەسەر دەستی ئێمە گەشتن بەسەر بەخۆی بەڵام خۆ دەزانیت ئەم دۆخە نالەبار و ناهەموارەیە تەمان وەکو وتمان بکەری سەرەکی لە هەرێمی کوردستانەوەی ژیانی ئێمە ئاسوڕێنێ ئەوەی دەستکاریش وردیاتی ژیانی ئێمەکە ئەوەی ژیانی ئێمە بەڕێوە ئەبا بریتێ لە سیاست جا سیاست ئەگەر مەدارەکەی خۆی دۆزیەوە ئەوە کرێ بێ بە خۆشگوزەرانی و بێ بە ژیان دۆست بەڵام هەر وەختێک لە مەدارەکەی خۆی و لە سکەی خۆی لایە ئەو بە تەیچی دەبێت بە کێشەیەکی گەورە دروستەکە و کۆمەلگات تووشی شەپرزەیەکی گەوراکە و بەردەوامیش ئەم کۆمەلگایە تووشی لەدەتبوونەوە یعنی لە 26 ساڵی ڕابردووی ئێمە بەداخەوە کە ئێمە حەزمانەکرد ئێستا قسەکردنمان لەسەر سیاسەتی هەرێمی کوردستان قسەکردنێک بێت کە ئەوەندەی ئیجابیە ئەوەندەی کە باسی ئەرێنی بکەین ئەوەندە باسی نەرینەکەی نەکەین ئەوەندە باسی ئەوە نەکەین کە بڵین ئەم سیاسەتی ئێمە شکستی خواردووە ئاخر خۆکە ئەڵەی ئێمە واتە خۆشت دوور ناخۆیتەوە لەو ژینگەی ئێمە باشە ئێمە لە هەر شوێنێکی ئەم هەرێمی کوردستانە بژین لە هەولێر بینیان لە سلێمانی بین لە هەڵەبجە بینیان لە زاخۆ بین شتێک کۆمانەکاتەوە کە پێمان ئەڵێن کورد و شتێکیش کۆمانەکاتەوە کە لە هەرێمی کوردستان و لە باشووری بەئاوا بڵێن کوردستان ئاژین ئەوەی کە ئێستا شکستی هێناوە ڕاستە لەسەر دەستی کۆمەڵە کارکتەری سیاسی شکستی هێناوە بە شکستەکە شکستی هەمومانە ینی ئێمە لە هەر هێزێکی سیاسی بین ئایدیامان هەر چیەک بێ دوجار لە شتێکە کۆین کە بریتێ لە پرسەنەتەوەیەکە زایدەن ئەو پرسە سیاسی کە هەیە و دوجار ئەو پرسە کۆمەڵایەت و ئابووری کە هەشە یعنی خۆ هێزێکی سیاسی ناتوانێت لەمە بەدووە بەئاوا بڵێن ینی مۆزەفەکانی خۆی موچەیان پێ بدە
بەس مۆزەفەکانی غیری خۆی ئەوەی کە لە هێزە سیاسەکەی خۆی نییە ئەوەی کە لە شەریعەکەی خۆی نییە ناتوانێت ینی موچە نەدا بە ئەوان لەبەرەوە بەڕاستی لە هەرێمی کوردستانە ئەوەی کە دەگوزارێ لەسەر دەستی ڕاستەکەی کۆمەڵە کارکتەری سیاسی ئەم شکستە گەورەیە ڕوویاوە بەڵام دوجار بەوەنە دەردەکە دەرمان ناکرێت ئێمە بڵێن کۆمەڵێک سیاسی شکستیان هێناوە با دەست لە کار بچێشنەوە ئیتر دۆخەکەمان بۆ وەکو خۆی لێ بکرێتەوە دۆخێک دروست بووە ئێستا لە هەرێمی کوردستان کە دوجار هەمومان پێکەوە ڕەنگە هاوڵاتێکی سادە خەمبارتر بێت لە سەرکردەیەکی سیاسی سەرکردەیەکی سیاسی ڕەنگە ژیانێکی مسوەگەر کرد بێت لە دەروی هەرێمی کوردستان باشە بەڵام ئەوەی کە ینی دەمێنێتەوە لە هەرێمی کوردستانە ئەو هاوڵاتی هەژار و کەم دەست و ئاساییەیە کە ینی وەلایی بۆ وڵاتەکەی خۆی بۆ نیشتیمانەکەی خۆیەوە نەبێهێزە کە بە هیچ شتێکی ناگۆڕێتەوە دوجار ئەوەی کە پێگوترێت نەهامەتی و چەرمەسەری بۆ ئەوە مێنێتەوە لەبەرەوە بەڕاستی ئەوەی کە ڕوویداوە دەکرێت ئاوا پێناسیکەین بیناسینەوە شکستەکە سەرەتا شکستێکی سیاسیە یعنی زۆر گوناح بوو کەوان لە پێشمەرگەش کرد کە ئەلاساس پێشمەرگە شکستیە ناوە پێشمەرگە شکاوە لە کاتێکە ئێمە ئەزانین ینی شکستە سەربازیەکان دایمە دەکەونە دوای شکستە سیاسیەکانەوە واتە هیچ مەگەر ینی زۆر حاڵەتێکی ناوازە بێ ئەگەر نا شکستی سەربازی پێش شکستی سیاسی ناکەوێت واتە سیاسەکانی میشە لە سەر مێزەکانی دۆڕێنن ئەنجا شکستە سەربازیەکەشیە بەدوایە لەبەرەوە ینی من تەسەورەکەم کە تاوانێکی گەورە دەرحەق بە پێشمەرگەش کرابێت لەوەی کە دواتر سیاسەکان ویستیان ئەستۆی خۆیان پاکەنەوە بەچی بەوەی کە ئەوان تاوانبار نین بەڵکو ئەوەی کە شکستەکەی هێنا هێزە سەربازیەکان بوو جۆمان لێ بوو کە وتیان ئەگەر پێشمەرگە تەنا دوو ڕۆژ خۆی بگرتایە ئەگەر چەند سەعاتێک خۆی بگرتایە ئەوە دۆخەکە بە شێوەیەکی ترە بوو ینی تۆ سەیری ئەمەکە ینی زۆر ئاساییە پێشمەرگە بە کوش بدەن دەماوە بەسەر یا بڕوە خوێنێکی زۆر بڕژێ لە پێناوی چی لە پێناوی کە قسەی ئەوان نشکێ لە پێناوی ئەوەیە کە مامەڵەیەکی یاخود با بڵێن گەمەیەک یاخود قمارێکی پێ بکەن لەوەی کە بگوترێ ئەگەر پێشمەرگە شکستی نێنایە ئەوە سیاسەکان ئەتوانی بیبەنەوە یاخود با بڵێن وڵاتانی تریان ئەتوانی وڵاتە زلێزەکان بخەنە سەر خەت لەبەرەوە بەڕاستی یعنی ئەو شکستێک کە لە هەرێمی کوردستانە ئێمە هەموو دەردەدار کردووە و لە ڕووی دەرونیەوە نامۆرتاحێکی گەورەی دروست کردووە و لە ناخی هەر یەکەمانە تووڕەیەک یاخود باوە بڵێن نەبانێک تەنانە لەگەڵ خودی خۆمانە هەیە ئەوژەوەیە کە خەریکە پەشیمانە بینەوە کە لەوەی کە کوردین خەریکە پەشیمانە بینەوە لەوەی کە وەلا ئەمان بۆ کوردبوونی خۆمان هەبێ ئەزانی بەڵچی بە لە دەستدانی کارتێکی سیاسی ئەم بوونە بە دۆڕانێکمان لە دۆڕانێکی سیاسە ئەم هەموو ناهەمواریە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی نەتەوەیەوە تەنانەت حاشا لە کوردبوونی خۆمانەکەین ئایا سیاست ئەمە هەر خۆی ئەندە کاریگەریام ئەوە ئێمەین کە سیاستمان کردوتە بتێکی گەورە و بەشکانی ئەو بتە پێمان وایە ئاین و ئایدۆلۆژیاکەمان لە دەست چووە ئەزانی چی بە شتێک لەسەر سیاست بڵێن سیاست سیستەمە سیاست کۆمەڵک پرانسیپە کە وڵاتەکە با بەڕێەوە خۆم خۆ دەزانی هەر وەختێک ئەگەر کارگەیەک دروستکەین ئەم کارگەیە بڵێن سیستەمی نەبێ یاخود سیستەمەکەی شکستی هێنابێ ئەوە بەتەچیت کارگەکەش ئیش ناکاوگە خۆی لەبەرەوە کۆمەلگا وەکو کارگەیەک سیرکە کە لەسەرەوە سیاست بریتێ لەو پرانسیپانێک کە ئیش بەم کۆمەلگایەکە ئاخە خۆ سیاست لەمانە هەرێ باوەکەیە لە بەنە هەرە سادەکەی بریتە لە چی بریتێ لە ڕێخستنی کۆمەلگا کەواتە هەر وەختێک سیاست شکستیێنا کەواتە ڕێخستنی کۆمەلگا شکستیێناوە واتە سەرۆکاری کۆمەلگا شکستیێناوە ئەو کاتێک کە سیاست شکستێنێ ئێمە گەڕێنەوە بۆ خاڵی سفر بۆ خاڵی سفر یانی چی یعنی خاڵی بێ سیستەمی بێ پرانسیپی یعنی ئەو شوێنەی کە فەوزاتیان ڕووە ئەو شوێنەیە کە هەرکەس بۆ خۆیەتی ئەو شوێنەیە کە یاسایتیان نەمێن ئەو شوێنەی کە پرانسیپیتیان نەمێن ئەو شوێنەی کە بە ئابڵێن کارگەکە وەکو خۆی ئیش ناکە لەبەرەوە بەڕاستی ئەوەی لە هەرێمی کوردستانە شکستی ئێناوە و بۆ بە شۆچێک لەسەر کۆمەلگاکەی ئێمە ڕاستە باوا بڵێن بابەتێکی سیاسی یاخود پرسێکی سیاسیە بەڵام بیرمان نەچێت پرسە سیاسیەکە ینی کۆی کۆمەلگای داپۆشی بوو ئەمە باسمان کرد ینی باسی ئەومان کرد کە سیاست لە هەرێمی کوردستان ببوورە سیاست لە هەرێمی کوردستان تەنا بکرێکە کە جوڵەکان دروستەکە کە کارگەکە ئەبا بەڕێەوە هەر وەختێک سیاست شکستیێنە کەواتە کۆمەلگاش تووشی شۆگە بێت ئەمە لە هەموو کۆمەلگەیەکدا وایە سیاست جوڵێنەر و داینامۆی هەموو کایەکانی کۆمەلگە بێ خۆی لەوانەیە لە کۆمەلگایەک بۆ کۆمەلگەیەکی تر جیاواز بێ بەڵام لە کۆمەلگای شەرقیە سیاست
دەست بەسەر هەموو جوڵەیە کاگرێ بە تایبەتیش لەو دەسەڵاتە سیاسێت تۆتالیتارانەی کە ینی هەموو جوڵەیەکی کۆمەلگا حساب بۆکەن ینی لە بازاڕەوە هەتاکو سیاست لە پەروەردەوە هەتاکو ئەوەی کە پێگوتێ ڕەنگە سەربازی و کۆمەڵایەتی و هەروەها هینە جیاوازەکان ینی قسەکە لەسەر ئەوەیە لە کۆمەلگای ئێمەیە ئێمە بمانەوە نەمانەوێت تازە خۆیمە ناتوانین ئەمە بگۆڕین لە ماوەی شەو ڕۆژەکە سیاست لە هەرێمی کوردستانە بە شێوەیە کەوتۆتەوە کە کۆی جوڵەی لە هەرێمی کوردستانە بە ئاڵێک خسۆتە ژێر پێوەرەکانی خۆیەوە تۆ سیرکە هەر وەختێک خەبەرێکی سیاسی بڵاوە بێتەوە خێرا لە بازاڕە دۆلار بەرزە بێتەوە یا داوازێ یا دراوی عێراقی بەرزە بێتەوە یا داوازێ هەر وەختێک خەبەرێک وەسەرم بۆن منە تۆ ئێستا سەیری ڕۆژانە سەیری ئەوە بکە کە ئەو بە ئەو خەبەرانەی کە پەیوەندیان بە چیەوە هەیە بە خاڵە سنووریەکانەوە هەیە هەی حکوومەتی عێراقی خاڵە سنووریەکانی گرت خاڵە سنووریەکان داخرا خاڵە سنووریەکان ینی قسەکە لەسەر ئەوەیە تەنانەت ئەمەش چ ڕاڕایەک لای هاوڵاتی ئەمە دروستەکان لەبەر چی لەبەر ئەوەی قسەکە لەسەر ئەوەیە ینی تەنانەت جوڵە ئابوووریەکانیش کە پەیوەندیان بە قوتی ئێمەوە هەیە کە پەیوەندیان بە ئەوە هەیە کە ڕۆژانە ئێمە ینی باوا بڵین ئەو خۆراکی کە لە دەواازە سنوورەکانەوە بۆمان دێ و کە ئەبێ بە قوت و ئەمان ژێنێ تەنانەت دەژۆر ئەوەش پەیوەندی بە سیاستکردنەوە هەیە ئێمە زانین دەواازە سنوورەکانی ئێمە ئێستا زۆرینیان داخراون چی دایخستووە ینی بە هەر بە ڕاشکاوی ینی کۆمەڵە ڕێکەوتنی سیاسی کۆمەڵە ڕێکەوتنی سیاسی کە لە وڵاتە جیرانەکانمان دروست کراوە کۆمەڵە ڕێکەوتن کراوە ئەم ڕێکەوتنانە خاڵە سنوورەکانی ئەمەی گرتووە و هەروەها ینی هەتو سەیری ڕووداوێکی وەکو ئەوەی دوو شەو لەمە پێش کە لە پەرلەمانی کوردستانە ڕوویە ئەوەی کە بینیمان خەڵک بە تێڵاوە چووە ناو پەرلەمان و حرەمی پەرلەمانیان شکان تۆ سەیری کە ئەم دۆخەت چۆن هستریا لە ئێمە دروستەکە چۆن ئەمان کا بە درڕندە و شەڕەنجێزمانەکە یعنی ئەو هاوڵاتیانە واز لێوە بێنە سەر بە پارتێکی سیاسین بەڵام هاوڵاتی هەرێمی کوردستانن کۆمەڵە هاوڵاتین کە سیاست وا بیماری کردوون وا دەردەداری کردوون تووشی حاڵەتێکی کردوون کە پێگوترا حاڵەتی هستریا یعنی ئەوەنە شەڕەنجێز بوون ئامادە بوون بە بەرد و بەدار و بەشیش و ئەوانە هەرچی کە چوونە ناو پەرلەمانەوە هەرچی بینیان تێگەشتی بیخێنم ینی ئاها تەڵاکاری بکەن بینیمان لە ڕۆژنامە نووسیانە تەنانەت شەڕەنجێژی خۆیان لە کامێرای ڕۆژنامە نووسەکانە خاڵیە کردەوە یعنی ئەمە پێمان ئەڵێ ینی ئەم دۆخە سیاسیە دڵ و دەرونی ئەمە بە شێوەیەک داگرتووە کە ینی جۆرێک لە شێتێتی دروست کردووە ینی هیستریاکەوەنە بەهێزە هەندێک حاڵەت وا لە ئینسانەکە کە ئەیباتە دەرەوە هەمووی پێوەرەی ئینسان و بەهای ئینسانی کەیکا بە درڕندە لەبەرەوە بەڕاستی ئەنی کێشەکە ئەوەیە کە ئێمە وتمان سیاست مادام ژیانی ئەمە هەموو داپۆشتیوە مادام هەموو بکەرەکان ئەو دروستیەکە مادام هەموو جوڵەکان ئەو دروستیەکە بەتەچیت هەر وەختێک کە شکستێکی سیاسیەتە پێشەوە و شۆکێکی سیاسیەتە پێشەوە ئۆتۆماتیکێ بێ بە شۆکێکی کۆمەڵاتی ینی ڕاستە ئێمە لە ڕووی کۆمەڵاتیەوە ئێستا دەردەدارین بەڵام ئەمەی کە بۆ ئەم حاڵەتەی بۆ ئەمە دروست کردووە بریتە لە چی بریتە لە شکستە سیاسیەکە بەڵێ مامۆستا ینی بۆچی سیاست لە هەرێمی کوردستانە بەم شێوەیە ینی مرۆڤ فێری درڕندەیەکە مرۆڤ فێری ڕق و بغز و کینەکە یان بۆ نوێ جەناب دەفەرمی کە سیاست سەرلەبەری ژیانی ئێمەی داگیر کردەوە وەکو ینی ئاراستەمانەکە ئەمان بزوێنێ ئەمان جوڵێنێ ئەرکی ڕاستەقینەی سیاست ئێمە خۆمان ئەو دەواازەیانەمان بۆ سیاست کردوتەوە کە ئەو بمان جوڵێنێ ئەو ئاراستەمان بکە ئەزانی چی لە ئەفڵاتونەوە تاکو هانە ئارنێت کە فەیلسوفێکی ئەڵمانیە هەمویان باس لە ئەخلاقیاتی سیاسیەکەن باس لە فەزیلەتی سیاسیەکەن سیاست ئەگەر بە هەندێک ئەجارنەوە بەوەی کە وشەکە وشەیەکی عەرەبیە باتە لە ڕامکردنی ئەسپەوە یاخود با بڵێن لە ڕاهێنانی ئەسپەوە هاتووە یعنی چۆن ڕوحی شەڕانجێزی لە ئاژەڵێک دەرێنێ ئەگەر ئەمە بگوازینەوە بیکەین بەو پێوەرە حاشا لە کۆمەلگا بیکەین بەو پێوەرەی کە سیاست بۆەوە هاتووە کە کۆمەلگا دەسپلینکە بەوە هاتووە کە کۆمەلگا بە جۆرە لە جۆرەکان سنتەرکە یعنی پێمانەڵێ بەر لەوەی سیاست بێ بۆ هەر کۆمەلگایەک ئەو کۆمەلگایە لە سەرگەردانی هەژی
بەر لەوەی سیاست بێ بۆ کۆمەلگایە لە شەپرزەیاژی لە دۆخێکی هەمەجیاژی سیاست هاتووە بۆ ئەوەی ئەم کۆمەلگایە سنتەرکە دوجار سیاست هاتووە بۆ ئەوەی کە بە جۆرە لە جۆرەکان عەدالەت دروستکە چۆن ئێستا لە هەرێمی کوردستانە با بڵێن نەوت لە ڕابردووە نازانی ئایا لە داهاتووشان نەوت هەرێمی کوردستان مافی ئەوەی هەیە نەوت بەرێنێتە دەرەوە نەوت بفرۆشەوانە بەڵام لە ڕابردووە نەوت فرۆشراوە ئەم کۆمەلگایە ئێمە وەکو حکوومەت داهاتێکی هەبووە ئیشی سیاست چییە ئیشی سیاست ئەوەیە ئەو بڕا لە ئابووری کە هەیە تەوزیعی کا بە شێوەیەکی عەدالەت بەسەر دانیشتوانی هەرێمی کوردستانە ئەوەی کە لە وڵاتان هەیە بە ناوی سۆشیالەوە سۆشیال ئەوەیە کە تۆ مافل لە وڵاتە هەیە و تۆ ئیش بکەی و نەیکەیت ئەو وڵاتە لەبەرەوەی کە تۆ خەڵکی ئەو وڵاتەیەوە ئەو وڵاتە لە ڕووی ئابووریەوە کۆمەڵە پێدراوی ئابووری هەیە و تۆژێکی تاکێکی لەوانەی کە بەشت هەیە بەشەکەی خۆت پێدرێ قسەکە لەسەرەوەی سیاست دێ ئەم ڕۆڵانە ئەبینێ لەمانە معقولەکەیە بەڵام کێشەکە ئەوەیە کە ڕاستەکەی لە هەرێمی کوردستانە سیاستێک ینی من هەتا پێم گوناحە پێ بگوترە سیاست چونکە سیاست کۆمەڵێک پێوەر و پرانسیپی هەیە کۆمەڵێک بەهای هەیە بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستانە هەیە ڕاستەکەی ینی سیاستێکی نائەخلاقی و سیاستێکی نامۆڕاڵی و سیاستێکە لە دەرەوەی هەموو پرانسیپێک کاری کردووە سیاست لە سەرەتاوە لە سەرەتای نەوەتەکانەوە کە با بڵێن ئێمە حکومڕانی خۆمانەکەین بیرمان نەچێت ئەم کۆمەلگایە خەریکی بەشبەشکردنی ئەم کۆمەلگایە بوو بیرمان نەچێت چەند کەس لەسەر شەڕەپەڕۆ لەسەرەوەی کە پەڕۆکەی زەردە یا سەوزە یا سپیە نازەم چییە چەند کەس لەسەر ئەمە تووشی با بڵێن شەڕ و هەرا و هەروەها تووشی تەنانەت کوشتنیش هاتووە تۆ سەیری گەڕەکەکانی ئەمە کە لەو لەحزانەیە کە ئەم پەڕوانە پێواڵەوەسرا تۆ سەیرەکەی ئەتەوێت لەگەڵ لە گەڕەکەی خۆتە هەیە من بژی لە شارەکەی خۆتە هەیە من بژی کەچی ئەو پەڕوانە ناڵێ هەیە منیت لە تۆ سێنێتەوە یعنی زۆر خراپە یعنی مافی من و تۆ نییە ئێستا بۆ نمونە مافی هیچمان نییە بزانین دراوسەکەمان چی جۆرە ئینتیمایەکی سیاسی هەیە بەڵام ئێمە کە ئەو لەحزەیە کە پەڕۆکان هەڵەدەین لەسەربان و پەڕۆکەی من سپی و پەڕۆکەی ئەو سەوزە و پەڕۆکەی ئەو زەردە جۆرێک لە ڕقەبەراتی دروستە بێت جۆرێک لە پۆلەنکاری لە ناو کۆمەلگایە دروستەکە ینی تۆ سیر کە هەر لە سەرەتاوە سیاسەتی ئەمە بەمە دەستی پێ کردووە یعنی ئەو سیاسەتە ئایدۆلۆژی حیزبی کە هەی بووە هەمان بووە یعنی بەس ئیشی لەسەر پۆلێنکردن و بەیەکداکێشانی کۆمەلگا کردووە یعنی تا ئەم ساڵانەی ئەخیریش ئێمە کەسەر بە ئەم فڵان حیزب بووین نەمانەتوانی دایالۆژێکی دروست بکەین لەگەڵ حیزبەکەی تریمان لەبەرەوە ئێمە سەر بەم حیزبە بووینەوە تار بۆ حیزبەوە هەر یەکە ینی بە جۆرە لە جۆرەکان داکۆچی لە حیزبەکەی خۆی یاخود با بڵێن لە ئەو ئایدیا و هەروەها ئایدۆلۆژی دەکرد کە حیزبەکەی بوو ئەوش بە شتێکی دروست نا یعنی ئەگەر زۆر ئاساییە ئێمە ئەگەر هەر یەکەمان ئینتیمایەکمان هەبێ زۆر ئاساییە بۆ هێزێکی سیاسی کە ئەمە حاڵەتە دروستەکەیە بەڵام ناکرێت ئەمە بگوازینەوە بۆ گەڕەکانمان بۆ ناو ماڵەکانمان بیگوازینەوە بۆ کایە کۆمەڵایەتەکانمان ناکرێت بیگوازینەوە بۆی کە دوو خزم ئەگەر سەر بە دوو هێزی سیاسی بن هاتوچۆ یەک نەکەن لەبەرەوەی ئایدۆلۆژیەکان پێگرنگتر بێت لە خزمایەتەکان لەبەرەوە یعنی سیاست لە سەرەتاوە ئیشی لەسەر کۆڵینی کۆمەلگای ئێمە کردووە لە ڕوانگە کۆمەڵایەتیەکەوە واتە ئاشتەوایی کۆمەلگای ئێمە لەبین بردووە ئاشتەوایی کۆمەڵایەتی ئێمە لەبین بردووە لەبەرەوە لە سەرەتاوە بەم پۆلێن و جەنگە دەستی پێ کردووە هەتاکو ئێستا کە من تەسەوورەکەم تا ئەم لە حەزێژ ئەگەر گوێ لە کادری هەندێک لە هێزەکان بگری گوێ لە علامی هەندێک لە هێزەکان بگری زۆر بە ئاسانیەوە بۆ دەرەکەوێت کە تاکو ئێستا کۆمەلگای ئێمە نەیتوانیوە کۆمەلگایەکی یەکگرتوو و کۆمەلگایەک بێ ئاوێزانی یەکتر بوو بێت بەڵێ مامۆستا لەوە چێ لە کۆمەلگەدا هەزارەها داهێنانی زانستی و کۆبوونەوەی ئاینی و ئاشتەوایی کۆمەڵایەتی هێندەی ڕێکەوتن و ئاشتەواییەکی سیاسی کاریگەری لەسەر خەڵک دروست نەکا بە باری خۆشحاڵکردنی خەڵکاوە کۆڵی خەڵک چاوەڕێ ئەوەیە سیاست خۆشبەخت و ئاسوودەی بکە ئێمە دەکرێت ئەم چاوەڕانێمان لە سیاست دەبێ بۆچی نە بەتەکیت بەس ئێمە گرفتەکەمانەوەیە ینی لە مێژووی خۆمانە لە مێژووی نەک تەمەنی من و تۆ لە مێژووی دوور و درێژی 100 ساڵەی ئێمە و زیاتریش ینی ئێمە تەجروبەیەکی سیاسی جوانمان نییە ینی تۆ سەیریکە ئێمە لە حزەیەک ئەگەر بەعس حکومڕان بوو بێ و ئێمە ئازانین چ چەسانەوەیەک ڕوویاوە چ بەربەریەتێک ڕوویاوە و ئێمە چۆن نەفەسمان کێشاوە لە بەردەمی بەعسە لە کاتی حکومڕانی سەردەمی بەعسە ئەگەر بیگوازینەوە بۆ حاڵەتی شۆڕژێڕانەی ئێمە و کاتی کە ئێمە لە شاخ بووین و پێشمەرگەی ئێمە لە شاخ بووە و
کورد لە باشوورە شۆڕشی کردو بۆ ئەوی کە ئەم جۆرە لە ستەمکاری لابە هەر بڕۆ لە ژیانی شۆڕژێرانە بخوێنەرەوە ژیانێکی تەدمیریە ژیانێک نییە کە بۆ ئەوەی کە بێ ئەگەرم ژیانە باوا بڵێن بە قەڵبە سیاسەکە سێری بکەین بە فۆرمە سیاسەکە سێری بکەین یعنی ژیانێک نییە کە ئیش لەسەر جوانکردنی ژیان بکە ئیش لەسەر بیناکردنی ژیان بکە یعنی من وەکو نوکتە زۆر جارێک جێڕمەوە جارێک یەکێک لە پێشمەرگەکان جێڕایە وتی ئێمە کۆمەڵێک حیزب بووین وەختی خۆی لە شاخ هەر کەسێکمان ئاربیجیمانە کڕی یەکەم جارە بوو بە خاوەنی ئاربیجی ئاهاتین لە پردێک یا لە هینێک لە قولەیەکی ئەوەی کە لە هەندێک شوێن هەیە کە وەختی خۆی بۆ وەکو مەخفەر و بۆ پۆلیس دروست کراوە هەر یەکەمان هاتین لەوێ تاقیمانە کردەوە بزانین پردێکە بڕێ بزانین ئەتوانێت دیواری یەکێک لەو قولانە ببڕێ یعنی قسەکە لەسەر ئەوەیە ئەم دیدگایە بۆ ژیان وە کە ئیش لەسەر تەدمیرکردن و لەسەر ڕوخانی ژیانەکە کە وەختێک گواستەوە کردەوە بە حکومڕان ینی لە دوای دەی نەوەت بە دروستی لە ساڵی 91 کە بە جۆرە لە جۆرەکان ژیانی ئەمە گۆڕێ ئەوانی کە لە شاخن دێن لە شارە حکومڕانیەکەن ئەم عەقڵیەتە تەدمیریمان گواستەوە بۆ ناو جۆرێک لە حکومڕانی لە ناو کۆمەلگای ئێمە لەبەرەوە ئەم عەقڵیەتە تەدمیری هاتووە ئێستا حکومڕانی ئێمەی کردووە لەبەر ئەوەیە ئێمە نکوڵی لەواکەین کە سیاست باش نییە هەتا لە کۆمەلگای ئەمە یەقینێک دروست بووە کە سیاست بریتێ لە فێڵ و لە درۆ لە کاتێکا سیاست لە مانە ژیان دۆستێکەیە وەکو باسمان کرد جگە لەوەی کە کۆمەلگا سیستەمەکە کۆمەڵێک پرانسیپی ژیان دۆست دروستەکە بۆەوەی کە ئێمە بەیەکەوە بژین یەکترمان خۆش بوێ عەدالەتیشمان پێ بەخشێ بەڵام تۆ سەیرەکەی ئەم سیاست چووکە لە لای ئێمە وانەکەوتۆتەوە چووکە فۆرمێکی ناژیان دۆستی هەیە فۆرمێکی تەدمیری هەیە ئەوانەی کە لە شاخ پردیانە ڕووخان قولەکانیان تێگەدا ئێستا هاتوو لە شاریشە خەریکی بە جۆرە لە جۆرەکان خەڵکی تەدمیرکردنی ئەم کۆمەلگایان بە جۆرێکی تر ئەلێرەوە دەگەینە ئەو قەنەعەتەی ئەوەی کە لە هەرێمی کوردستانە گوزەراوە ئەوەی کە لە باشووری کوردستانە گوزەراوە یعنی سیاسەتێکی زۆر خراپ بووە خراپە پێی بگوترێ سیاسەتکردن دەکرێ ئەمە بگۆڕێ بۆچینە یعنی دەشێت ڕووداوێکی گەورە ئەم شانسە لەم سیاسانە بستێنێتەوە بیداتە دەست کۆمەڵک کارکتەری تر بۆی بتوانێت ینی بەو مانایە سیاست بکەن کە کۆمەلگای خۆیان خۆش بوێ و ئەوەی کە پێیانە بۆ خزمەتکردنی کۆمەلگاکان بێ و لە مەبدەئی ئەوانە تەنها خزمەتکردنی هاوڵاتی نیشتیمانەکان ئەوەی کە تاکەکان ئەوەی کە جەماوەر ئەوەی کە خەڵک ئاسوودە و خۆشبەختەکە سیاست و سیاسیەکان و ئەوەشی کە ماڵوێرانی و نەئاسوودەی و نەئارامی بۆ تاکەکان دێنێ هەر سیاسەتە ینی هیچ شتێکی دیکە ناتوان هێندەی سیاست کاریگەری لەسەر لەلایەکەوە خۆشببختی و لە لایەک دیکەشۆ بەدبختی تاکان دروست بەجێ بێڵێ ئەزانی چۆنە خۆیمە جگە لە پێدراوی سیاسی دام پێدراوی تریشمانەیە بەڵام بۆچی ئەو شانسان ئەو نەمانتوانی ئەو شانسە لە سیاست وەرگرینەوە بۆ لەبەرەوەی شێوازێکی ژیانکردن ئێمە ئابا بەڕێەوە کە هەمیشە سیاست سەربارەکە هەمیشە شانسی گەورادا بە سیاست و سیاسەکانیشمان لەبەرەوەی کە یەک فۆرم لە سیاستکردنیان هەیە ئەوش سیاسەتی دەست بە سەراگرتنی کۆمەلگا نەک خزمەتکردنی کۆمەلگا تۆ ئەمە دووشتی زۆر جیاوازە تۆ ئەجەندایەکت هەبێ یاخود بەرنامەیەکت هەبێ بۆی دەست بەسەر کۆی کۆمەلگایە بگری کاڵین کۆی کۆمەلگا لە ئابوووریەکەیەوە هەتاکو ڕوانگە کۆمەڵایەتی و وارووا پێدراوە کۆمەڵایەتی و ئابووری و کللتوری و پەروەردەیەکانی کە تۆ ئەم دیدگایەت هەبوو واتە لەوەی کە بێ کۆمەلگا بەڕێوە ببەی و کۆمەلگا سنتەرکەی و خزمەتی کۆمەلگا بکەی لەگەڵ ئەوەیە کە تۆ چاوەڕێوە بکەی کۆمەلگا دەست بەسەرا بگری کە دەستیش بەسەراگری بۆچی بۆ یەک ئەجەندای تایبەتی حیزبی بۆ یەک ئەجەندای تایبەت بە حیزبێکی دیاری کراو یعنی با زۆر ڕاشکەو بیت 26 ساڵە دوو هێزی بە ئاوا بڵێن سیاسی ئێمە ئابەن بەڕێوە یەکیان پێگوترێ پارتی دیموکراتی کوردستان ئەوی ترشان پێگوترێ یەکێتی نیشتیمانی کوردستان بەس بە شەرعیەتی شۆڕژگەڕانە لەبەرەوەی ئەوان خەباتیان هەیە خەباتی شاخیان هەیە خۆی هێزی تری خەباتی شاخی هەیە خەباتی شاخیان هەیە ئەبێ ئەوان شەرعیەت وەرگرنەوە کاتی جژنە شارە ئەوان حکومڕان بن ئەوان حکومەت دروستکەن ئەوان پەرلەمان دروستکەن جارە ماوەیەکی زۆر ئەم پەرلەمانیان 50 بە 50 50 بە 50 باش کرد هەموو خەڵکی تریان لێ مەحروم کرد هێزە سیاسەکانی تر لە دەرەوەی ئەم معادلێ لە دەوری ئەم هاوچێشەی ژیان
و ینی زۆر مەحروم بوون تەنانەت لە سیاسەتکردنێک کە ینی ڕەوایەکەوانیش بەشیان هەیە بە هەرێمی کوردستانەوە. لەبەرەوە سیاسەتکردنی ئێمە سیاسەتکردنیشی دروست نەبوو و ئەم شەرعەتە شۆڕەجێڕانە جارێک کە شەرعەتی شاریشی پێدانەوە، شەرعەتی حکومڕانیشی دێنەوە و هەتاکو ئێستاش ئەم شەرعەتە حکومەکە چۆن؟ ینی تۆ سەیری کە ئێمە دوو زۆنمان هەیە، ینی جوگرافیا هەرێمی کوردستان دابەش بوو بەسەر دوو زۆنە، سنووری هەیە باشە، لە دێگەڵە بۆم لاوە زۆنەکە سەوزە، لە دێگەڵە بۆ لاوە زۆنەکە زەردە. ئەم دوو زۆنە هەریەکان حکومڕانێکی تایبەت بەخۆیان هەیە. ینی بەدەیان جار ئێمە جۆمان لێ بووە کە کاک مەسعود کە لە کاتی خۆیان کە سەرۆکی هەرێمی کوردستان بۆ نەیتوانیوە مۆزەفێک دامەزرێنێت لە سلێمانی یا لە گەرمیان باشە، ئەماش بە پێچوانەوە نانتوانیوە دەستکاری مۆزەفێ بکەن لە هەولێرە. کەواتە تۆ سیر کە سیاست لە لای ئێمە چۆن کەوتۆتەوە، یعنی نەک دڵی ئێمە دابەشەکە، نەک وەلای ئێمە دابەشەکە، بەڵکو جوگرافیا هەرێمی کوردستانیش دابەشەکە. پێمانەڵە لە دێگەڵە بەم لاوە جۆرێک ئەبێ بژی، لە دێگەڵە بەو لاوە جۆرێکی تر بژی. ئەزانی باوەڕم وایە ئەمە شتێکی دەرونی ڕەنگە لە لای زۆر کەس هەبێ، ینی زۆر کەسمان هەیە کە لە زۆنی سەوزات ئەژی کە تێ ئەپڕێ لە سنوورەکانی زۆنی سەوز و ئەچێتە ناو زۆنی زەردەوە هەست بە نامرتاحێکی گەورەکە، هەستەکە کە نازانمانی بە جۆرە لە جۆرەکانی خسیرە. بە پێچوانەشەوە دڵنیام لە زۆنی زەردی شۆکایانەوە ئەم بەروە هەستەکەن کە بەڕاستی ینی ئەوان لە شوێنەکەن کە لانی کەم هەست بە ئاسوودەیی ناکەن. لەبەرەوە ئەها سیاست لە لای ئێمە ئەمە نەچۆتە وردەکاریەوە، تەنانە حاڵەتە دەرونیەکانی ئێمەشی حساب بۆ کردو بۆی کە بۆچی ئەم هەموو دەواازەیەمان بۆ سیاست کردوتەوە وەکو جەنابیشت فەرمووت کە کون و کەلەبەری ژیانی ئێمەی داگرتووە وەکوڵێت ورد و درشتی ژیانی ئێمە شارەزایە و کاری لەسەرەکە. ئایا ئەمە هۆکارەکەی خۆمانی نیام هەر سیاست خۆی بەبێ هیچ سانسۆر و لەمپەرێک ئەبێ ئەرکێتی بێتە ناو هەموو جموجۆر و نهێنیەکانی ژیانمانەوە؟ سیاست دەبێ یا خەسڵەتێکی گەورەی هەبێت کە بێگوتر خەسڵەتێکی گەورەی ئەخلاقی کەوەکوتمان ئەخلاق لە چوارچێوێکی زۆر دیاریکراوە کە بریتێ لە کۆمەڵێک پرانسیپی ئینسانی کام سیاستە وا لەیەکە هەمیشە لە خزمەتی کۆمەلگاکەیە بێ، یاخود دەبێ چاودێری سیاسی هەبێ، چاودێری ینی سیاست چاودێری هەبێ. ئێمە بۆیە پەرلەمانمان هەبوو وەکو دەستگایەک هەم لە ڕوانگەی خۆیەوە یاسای دەرەکرد، هەم چاودێری یاساکانی کرد کە جێبەجێ بکرێ. ئێمە دڵمان بەوە خۆش بووتمان ئەگەر ینی سیاسەتی ئێمە لە دەرەوەی ئەخلاقش بژی، هەڵبەت داوا لێ بڕنەکەم ئێمە ئەخلاق وەکو مۆڕاڵ باسەکەین نەک وەکو داوێن، ینی بە لە ڕوانگە کۆمەڵایەتێکەوە باسی ئەخلاق ناکەین، وەکو پێوەرێکی گشتی باس لە ئەخلاقەکەین. ینی ئەگەر سیاست چوە دەرەوەی ئەخلاق، ینی لەسەر سکەی ئەخلاقی خۆی لایە و ئەو ژیان دۆستی کە پێویست بوو بردێ دەرەوەی خۆی وەکو میکاڤیلیە باسەکات، ینی هەموو شتێک لە پێناوی بەرژەوەندیە دروستەکە و کار ینی بە شێوەیەک ئیشەکات کە هەموو شتەکان بچنەوە سەر بەرژەوەندی خۆی. ئەگەر لەم دۆخەیە ژیا ئەو کاتا بێت چاودێری بکرێت. چه چاودێریەکە، چه مافی چاودێریکردنی هەیە، زۆر شت هەیە مافی چاودێریکردنی هەیە. یەکێکیان کۆمەلگا بە شێوەیەکی گشتی لە پرۆسی دیموکراسیە مازین هەڵبژاردن هەیە. هەڵبژاردن هیچ نییە جگەلەوەی کە چۆن هێزێک ئەخیتە ناو ئەو چوارچەوە ئەخلاقیەوە یاخود لە چوارچەوە ئەخلاقیەکە ئیهێڵیتەوە، یاگەرگەر هێزێک لە ئەجەنداکەیە لە بەرنامەکەیە لە پرۆگرامەکانیە شتی باشی پێ نەبوو بۆ کۆمەلگا، ئەوەتە تۆ شتێکت پێگوترێت دەنگ، پێگوترێت ئەوەی کە تۆ دەنجی پێ ئەدەی بۆەوەی کە شایەتی بۆ ئەدەی کە هێزێکی باشە و بۆ قۆناغێکی دیاریکراو بۆ چەند ساڵێکی دیاریکراو دەشی حکومڕانی بکە. و هەروەها ینی لەلایەن نوخبەی ڕۆشنبیرانەوە ئێمە بیرمان نەچێت ڕۆشنبیر ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لە سیاستکردن، بۆ خۆی نابێت بە بکارێکی سیاسی، بەزەبێ بە ڕقیبێکی گەورە لەسەر سیاستکردن. ئێمە بەداخەوە نووسری زۆر باشمان هەیە و ئەم نووسرانە بەردەوام قساکەن و بەردەوام ڕخنی خۆیان ئاڕاستی بکەرە سیاسەکانمانەکەن، ئاراستە سیاسەکانمانەکەن، بەڵام جوان لێ ناگیرێت. کێشەکە ئەوەیە کە سیاست لە هەرێمی کوردستانە جەستەیەکی بێگوێیە، یاواتە گوێی تا دروست نەکراوە. ئەمە وای کردووە هەرچەنە تۆ قسە بکەی، هەرچەنە تۆ بڵێ، ینی بەتایبەتی پێم خۆش نییە وەکو برینێک بکولێنمەوە خوێ پیاکەم، بەڵام لەحزەی پێش ڕفراندۆم
چێما بۆ قسە نەکە باشە یعنی نەک هەر نووسەرەکان کە ڕخنە و واروەها با بڵێم پێشنیازی خۆیان کرد تەنانەت هاوڵاتانی سەرجادەش هاوڵاتن لە ماڵەکانی خۆشیانەوە تەنانە مناڵانش قسەیان کردووە بەڵام نەتیجە گەشتی نەکوێ گەشتینەوە شوێنەی کە بە قسەی هیچ کەسێ نەکرا بۆیە ئەڵەم سیاسەت لە هەرێمی کوردستانە جچکەی نییە ئەنی جەستەیەکی بێجۆچکەیە بەس ئەتوانێت قسە بکە بەس ئەتوانێت بجوڵێ و ئەو جوڵە و قسەکردانەشی بە تەکید بەویستی کۆمەلگا نییە بۆ لەبەرەوەی ئێمە لە ڕێگای ڕۆشنبیرەکانەوە خەتێکە دۆزینەوە پردێکە دۆزینەوە بۆ ئەوەی کە جوڵە و سەکەنات و خواستەکانی کۆمەلگا لێرەوە بە پردێکا بڕوا بگاتە سیاسیەکان کە تۆ ئەمانەت لە بین بن باش پەرلەمانی کوردستان ڕێگایەک بوو ئەو ڕێگایە لە بین برا نووسەرەکان جویان لە نەگیرە کۆمەلگا بۆ خۆی چوە سەر شەقام ڕۆژێک مامۆستایان ڕۆژێک گەنجان ڕۆژێک کەم ئەندامان ڕۆژێک یعنی یەک دۆخ لە هەرێمی کوردستانە دروست بوو کە سیاست ئەوەی دەیویست بۆ خۆی دەیکرد و گوێی لە کەسیش ناگرت تۆ لەم لەحزەیە خۆ ینی ئەمە ئەفریتەکەی هین نییە ینی با بڵێن یەک جار ئەم کۆمەلگایەمان بۆ ژێرە و ژوورکە یاخود با بڵێن لە شەو ڕۆژێکە بۆمان بگۆڕێ سیاسەت داوا گۆڕێ ینی لە وڵاتانی تر ئەم ڕێگا مەدەنیانە توانیمانە ئەجەندای سیاسی بگۆڕن کارکتەری سیاسی بگۆڕن ینی وەختێک خۆپیشاندانێکی گەورە کراوە سیاسێک دەستی لە کار کێشاوەتەوە وەختێک خۆپیشاندانێکی گەورە کراوە با بڵێن ناڕەزایەتی دەربڕدراوە حکوومەت دەستی لە کار کێشاوەتەوە بەڵام سیاسەکانی هەرێمی کوردستان بەو شەرعیەتی کە لە ڕابردووە ئەنە لەبەرەوەی ئەوان خەباتیان کردووە و پێڵاوی لاسییان دەڕاندوەتەوە ئیتر نییە بوون بە چنینێکی مقدەس لە پشت گۆمەڵگاوە کەس نابێت دەستکاریان بکە کەس نابێت باسییان کە ینی تۆ سەیریکە ئەو شەوەی کە چوونە سەر پەرلەمان ینی ئەو دۆخە هیستریە بۆ هەوڵاتیانە دروست بوو لەبەرەوەی باسی کەسایەتێکی مقدەس بەلایانی ئەوانەوە ئەم کەسایەتێ لەبەرەوەی باسی کراوە خەڵک تووشی هیستریایەک بوو بە دار و تێڵاوە ڕۆشتووە بۆی کە هەر کەسێک ینی با بڵێم بێتە بەردەستیان شەلەخکاری بکەن قسەکە لەسەرەوەیە ئەم تەبەقە سیاسی لە هەرێمی کوردستان بۆ بە چینێکی مقدەس ناوێری دەستکاریکەی ینی ناتوانانی دەستکاریکەی ئاسان نییە وەختێک کە بەخۆ دەزانی یارە بێ خۆی واز بێنێ یا بێ بمرێ یا بێم بە جۆرە لە جۆرەکان فۆزایکی گەورە دروستکە لەبەرەوە بەڕاستی قسەکەیمە لێرە لەسەر سیاسەتە کە سیاست مەداری خۆی نەدۆزیوەتەوە هەر لە سەرەتاوە لە سکەکەی خۆی دەرچووە خزمەت بە بەرژەوەندی ڕەنگە نوخبەیەکی سیاسی بنە ماڵەیەک چوزانم حیز بێ بکە بەڵام ئەوەی کە لێ مەحرومە کۆمەڵگایە مامۆستا دەبێت بەشی دوین بەرنامەکەشمان تەرخانکەین بۆ ڕۆڵ و پێگەی میدیا و ڕاگەیاندن لەم وەزعەدایان بۆ منە میدیا و ڕاگەاندن چ ڕۆڵێکی هەیە لەم پێشهاتانەی کە ڕوبەڕووی کوردستان بەڵام کۆتا پرسیام لەسەر سیاست وەکو وتمان سیاست دەستی خستۆتە نێو هەموو جومگە و یان بوارەکانی تری ژیانمانەوە کاریگەری لەسەر تەنانەت بیرکردنەوەی ئاینی لایەنە کۆمەڵایەتی و نەتەوەیەکان هەیە بۆچی کارەکانی تری ژیان لە لایەنە کۆمەڵایەتیەکان یان ئاینیەکان ناتوان کاریگەری لەسەر سیاست جێبێڵن هەمومان لە بۆ منە هەوڵمان داوە یان خواستومانە کە تەعزیەی خێزانی یەکێک لە سەرکردەکان یان مردنی یەکێکی دیکە لە سەرکردەکان بەڵکو هیچ نەبێ ئاشتەواییەکی سیاسی دروست بکە یان بۆ منە کۆبوونەوەی کۆمەڵی مامۆستای ئاینی یان لە ڕێی ئاینەوە بتوانین ئاشتەواییەکی سیاسی دروست بکەین ئەم دۆخە سیاسی هیچ نەبێ بەرەو باشی بچێ بۆچی لایەنەکانی دیکە ناتوان هیچ کاریگەریە بەسەر سیاسەتەوە جێبێهێڵن وەختمان هەر وەختێک سیاست تێڕوانێکی تۆتالیتاری هەبوو بۆ کۆمەلگا ئەو کاتەیە کە دەسە خاتە ناو هەموو کایەکانی تریشەوە ینی تۆ سەیری پەروەردەکە لە دنیا پەروەردە ڕۆڵێکی گەورە ئەجێڕێ لە گۆڕانکاری لە کۆمەلگاکانە بەڵام لە هەرێمی کوردستانە بۆچی ئەم ڕۆڵە ناجێڕێ بۆ لەبەر چی لەبەرەوەی بۆ بە پەراوێزی سیاستکردن بۆ بە پەراوێزی سیاسی خۆزگە ئێستا سەیری کتێبەکانکەی ئەو کتێبانەی کە وەختی خۆی ڕسمەکانی سەدام حوسێنیان لێ کردەوە و باڵێن بە حساب تەعریبیان لە یاخود بە بەعسیزمیان لە کتێبەکان دەرێنا خۆزگە ئێستا بزانی چیان خسۆتەوە شوێنی یعنی قسەکە لەسەر ئەوەیە پەروەردەش بۆ خۆی شوێنێکە دیسان بۆ وەکو دەواجینێک بۆ هەڵێنانی ئەم جۆرە لە ئینسان کە دیسان دەبێت بە پەراویزنشینێکی گەورەی سیاسی کە کۆمەڵایەتی و کللتوریەکان ئێمە ئازانی کە ئەوەی کە پێگوترێ
ڕوانگە کۆمەڵایەتی و ڕوانگە کەلتوریەکان هەر لە مۆسیقا و لە هوەر و لە دراما و نازانم لە جوڵە کۆمەڵایەتەکانەوە بیگرە کە ئەندازەیەک ئەتوانن کایە کۆمەڵایەتەکە بجوڵێن هەموویان بە نیگای حیزبی و هەمویان بە پارەی حیزب و هەمویان بە تێڕوانیتنی حیزب کە دوجار جێتێتەوە خزمەتی ئەجەندایەکی سیاسی دیاری کراو. ینی توانە ئابوووریەکان تۆ ئەگەر کەسێک نەبی لە ڕووی ئابوووریەوە ئەندازەیەک سەربەخۆیت هەبێ وەکو هاوڵاتی مامەڵە لەگەڵا بکرێ تا ئەم لە حزێش هاوڵاتی ئێمە لە هەرێمی کوردستانە هاوڵاتی نییە ئەبێ لایەنگری حیزبێک بێ ئەجا حەقی ئەوەی ئێکە بژی حەقی ئەوەی ئێکە لەو داهاتی کە لە هەرێمی کوردستانە هەیە با ئاوڵێن ئەویش پشکی خۆی ئەگەر بە زۆر کەمیش بێ وەربگرێتەوە لەبەرەوە تۆ کە هاوڵاتی نەبووی کە لە ڕوانگەی ئابوووریەوە سربەخۆ نەبووی و لە ڕوانگە کۆمەڵایەتێکەوە دیسان جوڵەکان بە ئاوڵێن سیاست دروستی کرد بوو ینی تۆ باسی ڕۆڵی مزگەوتت کرد بەداخەوە کە مزگەوت شوێنێکی زۆر پیرۆزە کە وەکو وترێ ماڵی خوایە کە هەمیشە بە مقەدەسی و بە پارێزراوی و بە شوەیەک ماوەتەوە کە خۆی بووە ینی مزگەوت دەستکاری نەکراوە بەڵام بەداخەوە ئێساگە مزگەوت دەستکاری نەکرابێ واتە شوناسێکی حیزبی پیاڵ نەواسرێ خۆ دەستکاری مامۆستاکەیان کردووە خۆ تۆ ئەنیوانەوە لە مامۆستا ئاینەکە بکەن هیچ نەبێ سەر بە ئەم حیزبیا بە حیزبیا بە حیزب بێ ینی تۆ سەیریکە ینی بیریان کردوەوە لەوەی کە هەموو پنتێکی کۆمەڵایەتی دەستکاری بکەن ینی قسە لەسەر ئەوەیە کە فەرمانگەیەکی باڵێن فەرمانگەیەکی حکومی نادۆزیتەوە کە بەڕێوەبەرەکەی لانی کەم هێزێکی سیاسی داینە نابێ تۆ ئەگەر ئاوها ورد کرایەوە و بە تەواوی دەست بەسەر کۆمەلگای گیرا تۆ لە چۆ گۆڕانکاریەکەی کاکە ینی گۆڕانکاری چۆن دروستە بێ گۆڕانکاری لە ئەسڵا بۆ خۆی بریتێ لە ینی باڵێن لەناو تەموژێک ئەژی ئەبێ فۆرمی بۆ دروستکەی باشە ئەبێ بهێنیتە دەنگ ئەبێ بەرجەستەیکەی باشە بەڵام ئەم کۆمەلگایە وای لە گۆڕانکاری کردووە بێز لە گۆڕانکاریش بکەیتەوە ینی وەختێکە هێزێکی کۆمەڵایەتی یاخود با بڵێن گروپێکی کۆمەڵایەتی ئێتە پێشەوە هێزێکی سیاسی ئێتە پێشەوە باز لە گۆڕانکاریەکە تۆ بزانە بێ بە چ فۆزایەک لە حزەی گۆڕانکاری بۆ لەبەرەوەی پێ دەڵێ گۆڕانکاری چیەکەی لە کاتێکە ئەمە فڵانمان هەیە فیسارمان هەیە تۆ دی دەستکاری ئەمە چیەکەی ئەوسا پێوەند میدیا و ڕاگەیاندن لەم وەزعەدا یام لەم بارودۆخ و لەم کۆمەڵگەیەدا چ بەرپرسیارەتی و ڕۆڵێکی لەسەر شان بۆ یام چه ڕۆڵێکیە بۆ لەم خراپی و ئاڵۆزیە سیاسی کە لە هەرێمی کوردستان ڕووی داوە تۆ سەیریکا گەر بە لە ڕوانگەیەکەوە سیاست لەسەرەوە حکممان بکە بە جۆرێکی تر ڕاگەاندنی ژەمان با بەڕێوە ینی ڕاگەاندن باوەڕم وایە ئەوە ڕاست نییە کە پێگوتە دەسەڵاتی چوارم هەندێک جار دەسەڵاتی یەکەمە ینی لە غیابی دەسەڵاتی یەکەمە ئەو ڕۆڵی گەورە بینێ ینی تۆ سیرکە ئێمە لە سەردەمێک ئاژین کە سەردەمێکی زۆر گەورەی ئیعلامیە واتە ئیعلام مەچینێکی زۆر گەورەیە کە کاریگەری لەسەر کۆمەلگا دروستەکە ینی ئێستا بۆ نمونە خەبەر ینی ئەوەی کە پێگوترێ خەبەر هەواڵ نازام لەم بابەتانە ینی ئەوەی کە بێ بە مادەی یەکەمی ئیعلامی کە بە تایبەتی ئەوەی کە پێگوترێ خەبەر و جا دوایی شرۆڤەی خەبەر و جا ئەو بە ئەو بەرەنجامەی کە خەبەر هەیەی ئێستا لە هەرێمی کوردستان ڕۆڵێکی گەورەی میدیایی هەیە بەڵام بەداخەوە ینی میدیا لەبەر ئەوەی دیسان ئەویش وەکو هەر پێدراوێکی کۆمەلگا لە باتی ئەوەی کە دەردەکەمان تۆزێک بە ئاوا بڵێن کەم کاتەوە یاخود بێ بە هەتوانێک بۆ برینەکانمان لەبەر ئەوەی میدیاش حیزبیە دیسان جارێکی تر ئەکەوینە بەر ئەوەی کە میدیاش دڵنەواییمان نەگناکە بەڵکو ئەویش جارێکی تر قەسوەتێکمان بۆ دروستەکە ئەویش جارێکی کە ینی نامورادی و هەروەها جارێکی تر نائارامێکی گەورەمان بۆ دروستەکە ینی ئێمە خۆزگەمانە خواست ئەگەر لە دەرەوە لە کۆڵانەکان و لەسەر شەقامەکان و لە بازاڕەکان و لە شوێنە گشتەکان سیاست چەکوشکاری زهنمان بکە لانیکەم کە چوونەوە ناو ماڵەکانمان بە ئاسوودەیی بژین بە ئاسوودەیی لانیکەم شەو بکەین شەو بکەینەوە واروها ینی سەلامەت لانیکەم بخەوین ینی خەوێک بخەوین کە لانیکەم ئەندازەیەک بحەوێنەوە توەزانی ئێستا خەوی قوڵ لەماوە هەر بەجددی هیچ شەوێک نییە تا خەڵکی ئێمە بە گەنج و بە مناڵ و بە پیر و بە ژن و
بە کچ و بە کوڕەوە بە نێر و مێوە هەتاکو 12 تا یەکی شەو بە دیار تەلەڤیزۆنەوە دانەنویشن. تەلەڤیزۆن یەکێکە لەو شتانی کە تا ئەم لەحزەیەش کە ماڵێن تەلەڤیزۆنیان دی ڕگەزێکی گەورەی ئیعلامی تا ئەم لەحزەیەش زۆرینەی کاتەکانی ئێمە هەبات. یعنی ئێمە لەحزەی ئیشکردنمان کەمترە لەو لەحزانێکە لە بەردەمی تەلەڤیزۆنێک دانیشین. یعنی تەلەڤیزۆنێک بەتابەتی ئەوەی کە ئێستا ئەم تەلەڤیزۆنە زۆرانەمان هەیە، ینی باوا بڵێن میدیا ئێمە پانتایەکی گەورەی هەیە وهروەها چەندان کەناڵی جیاوازمان هەیە، ئەوە جگە لە کەناڵە لۆکاڵەکان دایان کەناڵی سەتەلایتمان هەیە. کێشەکە ئەوەیە کە ئەگەر تۆ بتەوێت گوێ لە خەبەرێ بگری، ئیشی ئەم تەلەڤیزۆنە ئیشی ئەوەیە کە زانیاری بگەێنێ باش، بەس ناکرێت زانیاری لە گواستنەوەیە دیماگۆجێت هەبێ. یعنی لە لەحزەی هاتنی جێکی عێراقی بۆ کەرکووک، ئەگەر یەک تەلەڤیزۆنەکانت بگۆڕایە هەر تەلەڤیزۆنە شتێکی وت، ئەو تووڵانەی کە لە خوارەوە نووسرابوون کە هەمیشە دڵە ڕاوچێکی گەورەمان بۆ دروستەکە بۆ لەبەروی نووسرا بە پەلە، هەموو بە پەلەیەک ینی شۆکێک تا دروستەکە و هەمیشە ڕەنگەکانیشان سوورە. یعنی هەمیشە ئەمانە جیاواز بوون. یعنی جوێن لە پامنێرەکە گرت ئەیوت دۆخی شاری کەرکووک ئارامە، جوێن لە تەلەڤیزۆنەکەی ترێ کرد پامنێرەکەی گوت دۆخەکەی زۆر خراپە. جۆل لە هاوڵاتیەکە گرت تەلەفۆنی کرد بۆ کەناڵێکی دیاریکراوە ئەیگوت دۆخەکە زۆر خراپە، جۆ لە ێژێکی ترێکی گوت دۆخەکە زۆر ئارامە. ینی شعوری ئێمە بە شێوەک پەرد ببوو و نامڕتاحیەکی گەورە لە دەرونی ئێمە دروست ببوو و سایکۆلۆژی ئێمە بە جۆرێک دەردەدار ببوو کەیتر ئەزانی چی هەستێکی گەوری نامڕتاحیمان بۆ دروست بوون. جا ئەمە لە کاردانەوە شات تۆزانی کە ئێمە لە فیدباکی ئەمە کاردانەوەکانمان کاردانەوەی زۆر خراپە بێت. لەبەرەوە بەڕاستی بە بۆچوونی من ینی کێشەی ئیعلامی ئێمە ئەوەیە ئەیتوانی وەزیفەیەکی زۆر گرنگ ببینێ، ئەوەی کە سیاسەت وەکو ماڵوێرانی دروستی کرد ئیعلام ئەیتوانی بە جۆرە لە جۆرەکان ئێستاەکەی بۆتە تەواوکردی سیاست بۆ ماڵوێرانی و نائارامی کۆمەلگا بەتەکید ئێستا وەکو وتمان ئیعلامیش ڕاگەاندنیش بۆ بە پەراوێزی سیاست ئەوەی کە سیاست وتمان چۆن سنووری جوگرافیان جاکردێتەوە میدیاشیان جاکردێتەوە بەتەکید خۆی مازانی کاگە ینی هەموو هاوڵاتی هەرێمی کوردستان نەزانێت کە کەناڵی ئیعلامیەکان بەسەر هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستانە دابەش بوون و هەر هێزێکی سیاسی تێڕوانین و ئایدیای بۆ هەرێمی کوردستان و بۆ سیاستکردن و هەروەها بۆ گەیشتن بە کۆمەلگا و ڕۆڵی کۆمەلگا جیاوازە بە ئەندازەی جیاوازی سیاستکردن کەناڵای ئیعلامیەکانی ئێمەش کەناڵەکانی ڕاگەاندنی ئێمەش جیاوازن. لەبەرەوە ینی قسەکەمان لەسەر ئەوەیە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە گوزەرێت لە بواری ئیعلامیشە دیسان دڵنەوایی ناکات، بەڵکو ئەویش وەکو ئەوەیە خوێ بە برینەکەی بکات. ئێمە ناڵێن دەستی یەکەمی ئیعلام ئەمەی دروست کردووە، بەڵام خۆی ئیعلام ئەتوانێت بە جۆرێک ئەم ڕۆماڵی ئەم بابەتانە بکە و ئەم خەبەرانە بە شێوەیەکدا بڕێژێت کە لانی کەم ئەوەندە قەلەقیمان بۆ دروست نەکە، لانی کەم ئەوەندە خەمبارمان نەکە. تۆ کازانی کۆمەلگاکەت خەمبارە، تۆ کازانی دۆخێکی سیاسی هاتۆتە پێشەوە کە ئەم کۆمەلگایە ئەوەندە هەستیار بووە بە هەموو خەبەرێکی ناخۆش بەرەکەوێ، لانی کەم خەبەرەکەی بۆ تەخفیف بکە، لانی کەم بە شێوەیەک سیاقی بکەرەوە کە جۆرێک لە دڵنیایی بیتێ. لەبەرەوە بەڕاستی ینی بەداخەوە کە ڕاگەاندنیش ئەو ڕۆڵێکی بینی ڕۆڵێکی با بڵێن باش نییە. ئەوسا کۆتا پرسیان لەبەرەوەی کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە ئەرکی ئێمە یان بوونە ئێمە خۆمان چۆن لە بەردەم ئەم هەموو تیر و شمشێرەی ڕاگەیاندن و سیاستا بپارێزین، چۆن بە شێوازێکی دروست لەم هەموو قەیران و ئاڵۆزیە دەرونیا چۆن بژین، چۆن هیچ نەبێت تۆزێ ئارامی و خۆشگوزەرانی خۆشببختی بۆ خۆمان بدۆزینەوە و ژیان بکەین بەو شێوەی کە ئەمان نەوێ. یەکەم ئەبێ بڕابەوە بێنین کە باوا بڵێن ینی ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە و تا ئێستا دەستی بەستەر ژیانی ئەمە گرتووە کە بریتە لە سیاست ئەبێ سیاست بگۆڕە لە هەرێمی کوردستان. ینی هەموو هاوڵاتێک لە هەرێمی کوردستان ئەبێ بڕابەوە بێنێ لەمە بەدووە لێرە بەدووە لە دوای ئەم سەرگەردانی و شکستە سیاسی کە بەسەرمانە ئاتووە نابێ ئیتر سیاستکردن لە هەرێمی کوردستانە ئاوا گوزەر بکاتەوە جارێکی تر وهروەها بەم شێوە دامان پۆشێتەوە و خۆی هەچیکی پێخۆش ئەوە بکە. لە ئێستاە حاڵەتێک دروست بووە بە ئابڵێن پێدراوی سیاسی لاواز بووە یا بە جۆرە لە جۆرەکان کارکتەرە سیاسیەکان لاواز بوون. ئێستا کۆمەلگا دەتوانێت ینی ئەگەر ینی کاری بۆ بکە وەروە هێز باتەوە بەرخۆی و قەنەعەت بەخۆی بکە
و ئەو شانسە لە سیاسەکان بسێنێتەوە ئەتوانێت ڕووگەی سیاسی بگۆڕێ لە هەرێمی کوردستان. ڕووگەی سیاسی جارێ ئەم شێوە ئەم مۆدێلە لە حکومڕانی کە شکستی هێناوە ئەوەی بخاتە دەرەوەی ڕاستەکەی ژیانکردنی خۆی و ئەو کارکتەرانەش کە لە ماوەی ئەم 26 ساڵەیە حکومڕان بوون و بە جۆرە لە جۆرەکان لە حکومڕانی ئێمە شکستیان خواردووە و کارکتەرێکی زۆر باشی سیاسی نەبوون ئەبێ بە جۆرە لە جۆرەکان ئەوانیش کۆتاییان پێبێ. ئەم کۆمەلگایە خاڵی نیە لە سیاسی باش. ئەمە شەوانە لە تەلەڤیزیۆنەکانە بینین کۆمەڵە خەڵک باس لە سیاسەتەکە باس لە سیاسەتێکە کە دەشێ گۆڕانکارێکی گەورە بێنێتە پێشەوە لانی کەم ژیانی ئێمە بگۆڕێ، لانی کەم هیچ نەبێ ئیستقرارێک لە ژیانی ئێمە دروستکە، هیچ نەبێ ئارامێک بۆ ژیانی ئێمە بجێڕێتەوە. ئێمە 26 ساڵە لە ناو نائارامێکی گەورەژین بەهۆی ئەم سیاسیانەوە. لەبەرەوە ئەبێ ئەم قەنەعەتە لە تاچی ئێمە دروست ببێ کە ئەم سیاسیانە بێ بگۆڕن، کە نابێت بەم شێوە دیفاع ینی زۆر ئاسایەت کەسێک وەلای بۆ هێزێکی سیاسی هەبێ کاکە لە ناو هێز سیاسی کارکتەری تر هەیە جگە لەم کارکتەرانی کە شکستیان هێناوە ڕێگە بدەن بە ئەم کارکتەرانە بێنە پێشەوە. لەبەرەوە ئەبێ ئەم قەنەعەتە بە هاوڵاتی دروست ببێ کە ڕاستەکە ئەم سیاسیانە و ئەم مۆدێلە لە حکومڕانی بگۆڕێ. دوو ڕاستەکەی ناتەبایەکی گەورەی کۆمەڵایەتی لە ناو ئێمە هەیە تا ئەم لەحزەیەش یعنی هێزە ئایدۆلۆژیەکان هێزە سیاسیەکان کە هەریەکان بە جۆرە لە جۆرەکان جەماوەرێکی هەیە وەک کوردستانی وەکو خەریتەیەکی بە ئاڵێنەوەی کە لە ئەتڵاسەکان ئایبینین ئاوا دابش کردووە. ینی ئەتا ئەم لەحزەیەش ینی ئێمە باڵێن بەریەکەکەوین تاکو ئەم لەحزەیەش وایان لە ئێمە کردووە کە ینی منێکی لایەنگری هێزێکی سیاسی ڕقم لە لایەنگری هێزێکی تری سیاسی ئەبێ. لەبەرەوە ئەبێ ئەمەش بگۆڕێ ئەم تەسەورەش لە خۆمانە بگۆڕێ بۆ لەبەر ئێمە جارێککە لەگەڵ ژیانە ئاش بینەوە لەگەڵ یەکتری ئاش بینەوە و هەروەها بتوانین دەکەم. زۆر سپاس بۆ وتەجوانەکان و سپاس بۆ ئامادەبوونی بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی عزیزیش کە تام ساتە بینەر مامون تا بە گەیشتنەوەیکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.